هەرچەندە پانتایی جوگرافی کانتۆنی عەفرین و توانای سەربازی هێزەکانی سووریای دیموکرات هەستەدا بەرامبەر بە پانتایی جوگرافی و توانە سەربازیەکانی سوپای تورکیا بەراورد ناکرێت، بەڵام خۆڕاگری زیاتر لە 3 هەفتەی شەڕوانان بەرامبەر ئەو هێزە زەبەلاحەی تورکیا هێندەی تر پێگەی عەفرینی لە ناو گۆڕەپانی سیاسی بەهێز کردووە و لە بەرامبەریشدا ئەو خۆڕاگریە لەسەر ئاستی نێودەوڵەتی سوپای تورکیای تووشی شەرمەزاری کردووە. سوپای تورکیا بە یەکێک لە سوپاهەرە بەهێزەکانی جیهاندا دەنرێت بە پێی نوێترین پۆلێن کە پێگەی گلۆبەڵ فایر پاوەری ئەمریکی بڵاوی کردوێتەوە لە کۆی 133 بەهێزترین سوپاکانی جیهان. سوپای تورکیا پلەی هەشتەمینی گرتووە و لە خۆڕەڵاتی ناوەڕاستیش پلەی یەکەمی هەیە و لە ناتۆشدا پلەی چوارەمی گرتووە. ژمارەی دانیشتوانی تورکیا زیاتر لە 8 ملیۆن کەسە. بە پێی ئامارەکەی گلۆبال فایر پاوەر ژمارەی سەربازەکانی ئەو وڵاتە زیاتر لە 743 هزار سەربازە، لەو ژمارەش 360 هزاریان سەربازی یەدەگن و زیاتر لە 1 ملیۆن کەسیش لە وڵاتە خزمەتی سەربازی دەیانگرێتەوە. پێگەی گلۆبال فایر پاوەر ڕاشی گاندووە بودجەی بەرگری تورکیا ساڵانە 8 ملیار و 200 ملیۆن دۆلارە. هێزە ئاسمانیەکانیشی لە 414 فڕۆکەی جەنگی و 455 هەلیکۆپتەر و 7 هەلیکۆپتەری شەڕکەر پێک هاتووە. سنوورەکانی تورکیا 783,562 کیلۆمەتر دووجایە. بە پێی راپۆرتەکەش سوپای تورکیا خاوەنی 2445 تانکی پێشکەوت و 7550 زرێپۆش و زیاتر لە 1000 تۆپاوێژی خودکارە و 12 ژێردەریایی و 16 کەشتی جەنگی جۆری مامناوەندیشی هەیە. سەرەڕای ئەو توانە سەربازی سوپای تورکیا کە هەیەی 40,000 سەربازی هێزەکانی سووریای ئازادیشی کۆکردوێتەوە و ماوەی زیاتر لە 3 هەفتەیە یەرشی بۆ سەر عەفرین دەست پێ کردووە. بەڵام بە بەراورد بەو توانە لۆجستیک کەمەی شەڕوانان و ئەو جوگرافیا بچووکەی عەفرین هەیەی کە لە سەها2ی خاکی سووریا پێکدەێنێت و ڕووبەرەکەی 3850 کیلۆمەتر دووجایە، تا ئێستا نەیتوانیوە هیچ پێگەیشی ئەو تۆ لە عەفرین داگیر بکات. نابەرامبەری هێزی زەبەلاحی تورکیا بەرامبەر هێزی شەڕوان شەرمەزاری بۆ ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکی تورکیا دروست کردووە، بە تایبەت هێزە کوردیەکان لە خۆراوەی کوردستان بە چەکی سووک و موشەکی دژەتانکی جۆری تاوی ئەمریکی کە ساڵانی 60ەکانی سەدەی ڕابردوو بەرهەم هێنراوە و لە توانایدا هەیە لە سا 98 ئامانجەکانی بپێچێت. بە پێی دوایین ئاماریش کە بڵاو کراوەتەوە، هێزە کوردیەکان لە دەستپێکی پەلامارەکانی تورکیاوە تا ئێستا 670 سەربازی تورک و هێزەکانی سوورێ ئازاد کوژراون و 43 زرێپۆش و فڕۆکەیەکی جەنگی سوپای تورکیا تێکشکێنراون. بە پێی ئاماری ئاژانسی ئانادۆڵی تورکیش زیاتر لە 1000 شەڕوان شەهید بوون. جگەلەوەش پەلامارەکانی تورکیا بۆتە هۆی شەهیدبوونی 160 وڵاتی مەدەنی، لە نێویاندا 26 منداڵ و 7 ژن هەیە و هاوکات 400 مەدەنی تر بریندار بوون. ئەوەش جگە لە ئاوارەبوونی 60,000 کەس کە قەیرانی گەورەی دروست کردووە.